زانکۆی کەرکووک ئامادەکاریەکانی خۆی بۆ دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن ڕاگەیاند. سەرۆکی زانکۆی کەرکووک دەڵێت خوێندنی ئەمساڵ بە سیستمی ئاوێتە دەبێت و سیستمی ئاوێتە باشترە لە سیستمی ئۆنلاین. تعلیمی مدمج کە ئەم قەرار بریارە کە سەرۆکی وەزیر تعلیم عالی وەری گرت جیاوازە لە تعلیمی پارەوە. پار خۆتان نەزانین ببوونی مۆزوعی کۆڕۆنا نەمانتوانێت تەڵەبە دەوام کە حتاکو ساڵەکە لیان نەڕواتەوە. تعلیم 100% تعلیمێکی ئلکترۆنیمان کرد و امتحاناتێکی ئلکترۆنی کرا. ئەم ساڵ تەڵەبە پار مەغدور بوو لە مۆزوعی سیستمی عملیەکان و مختبرات و تطبیقی کە لە خەستەخانە تطبیقمان هەبوو بۆ مۆزوعی سیستمی کولیاتی بسیژیەکان. ئەم ساڵ ئیشەکە تعلیمەکە بوو بە تعلیمێکی مدمەج تێکەڵاوە لە ناوبێن تعلیمی ئلکترۆنی و تعلیمێکی مباشر کە تەڵەبە دەوامەکاتەوە لە مختبرات، تەڵەبە دەوامەکاتەوە لە خەستەخانەکان، تەڵەبە دەوامەکاتە کە فێرە بێتەوە ئیشی پراکتیکی خوێندنەکە. ڕاگری کۆلێژەکانی زانکۆی کەرکووکیش دەڵێن سیستمی ئاوێتە بوون لە نێوان زانکۆ خوێندکار دروست دەکاتەوە. بۆ ئەم ساڵ پارەکە سەلاحێت بە ئەنجومەنی زانکۆی کەرکووک دراوە پارەکە هەندێک کەمەوە بکات و معدەلیش دابگرێت. 3 دەرەجە سەلاحێت ئەوەمان هەیە. بۆ نمونە کۆلێجی ئاداب کەمترین معدەل 60 وەرەگرت پاڵ ئەم ساڵ بۆمان هەیە لە 57 تەلەبە وەربگرین. لەمڕۆوە ئیستیمارە ئەلکترۆنی ئیعلان کراوە. ئاسانکاری بۆ خوێندکاران زۆر کراوە، ئەتوانێت بەس بە شێوازی ئەلکترۆنی ئیستیمارەکە وەربگرێت و بە ئەلکترۆنی پڕی بکاتەوە. ئەو پێداویستیانی کەوا داوەمان کڕۆمەرجەکان بە هەمان شێواز بە ئەلکترۆنی بینێرێت. دوای ئەوە ناوەکانی ئەعلان نەکرێتەوە توانن سەردانی کۆلێجەکان بکەن بۆی ناوخۆیان تۆمار بکەن. وەکو پارەکە تەبان نییە، بەڵکو چەند زەوابەتێکی تونمان بۆی داناوە. یەکێ لەوانە ئیمێلی جامعی بۆ هەموو تەلەبەیەک بۆ هەموو فێرخوازیە دروست کراوە. بە ئۆنلاینەکەش بە منەسەیەکی تازەیە. دواتر هەموو فێرخوازەکان بە شێوەی قاعاتی دیڕاسی بەڵام لە ڕێگەی ئۆنلاین بەردەوامە بن لەم خوێندنە. بابەتەکەی تر ئەوەی کە مباشرە ئەوە طبعاً لە ڕێگەی مختبەرەکان ئەو هەموو مختبەرەکانی زانکۆ لە 6 دوانزەوە ئامادەکاری بۆ کراوە بە شێوەیەکی تند و هەموو ئیجراعاتی خۆپاراستن هەموو شێوەیەک تەلەبەکان دابەش کراون سەر گروپ بە شێوەیە کراوە کە تاسیریان لێ نەکا و سەلامەتیان بپارێزێت. بەپی بڕیارەکانی وەزارەتی خوێندنی باڵای عێراق ڕۆژی 6 دوانزە دەبێت یەکەم ڕۆژی دەستپێکردنی خوێندن و بۆ ئەم ساڵ گرفتی بەشی ناوخۆیی بۆ تەواوی خوێندکەران دابین کراوە. زانکۆی کەرکووک ئامادەکاریەکانی بۆ دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن ئەنجام داوە. خوێندنی ئەم ساڵ بە سیستمی ئاوێتە دەبێ و بە پێ ڕێنماییەکانی وەزارەت زۆرترین دەست و شارەکە لە زانکۆی کەرکووک وەردەگیرێن. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.